سڵاوتان لەبێت بەشێک لە کۆمپانیاکان بۆ ئەوەی دەرمانەکانی خۆیان لە ناوەندە تەندروستیە ئەهلی حکوومیەکاندا ساغ بکەنەوە پەنا دەبەنە بەر چەندین ڕێگەی نامەشروع کە یەکێک لەو ڕێگایانە ڕێکەوتنی ژێبەژێرە لەگەڵ پزیشکەکان کە تەماحی گەشتی وڵاتانی دەرەوە و پشکی خێر لەو فرۆشی دەرمانەدا دەخاتە بەردەم پزیشکەکان لە بەرامبەردا پزیشکەکەش ئامادەیە تەواوی ئەو چارەسەرانەی کە پێویستەکە بۆ نەخۆشەکەی بنووسێت لە جۆری ئەو کۆمپانیایە دەینووسێت کە ئەو ڕێکەوتنی هەیە و لە کۆتاییشدا باجی یەکەم و کۆتاییش تۆی هاوڵاتیت لەم بەرنامەدا سۆراق دەکەین و دەمانەوێت بزانین کێن ئەوانەی لەسەر گیرفانی خەڵک هەوڵی خۆدەوڵەمەندکردن و قۆرەخکردنی بازاڕی دەرمان دەکەن لەگەڵماندا بن و چەندین چیرۆکی نەبیسرا و زانیاری نەوتراو دەخینەوە. ڕوونە بەڵگەی شکستی نۆ کابینە یەک لە دواییەکی حکوومەتی هەرێمی کوردستانە لە زۆرینەی بوارەکانە بەتابەت کارتی تەندروستی لە هەر وڵاتێکا کەوتت نەخۆش دەبێ هەموو شتێک بوەستێەوە هەموو سیستەمی وڵاتەکە توانای وڵاتەکە سەرمای وڵاتەکە بچێتە خزمەتی کارتی تەندروستی و خۆپاراستن پێش چارەسەرکردنیش تەڵعاان بەپێی یاسای وەزارەتی تەندروستی ژمارە 15 ساڵی 2007 بەپێی مادەی دووەمی لە بڕگەی ئەرک و ئامانجەکانی وەزارەتی تەندروستی ئەرکێتی خزمەتگوزاری تەندروستی بێ بەرامبەر بوو هەموو هاوڵاتیان نەخۆشەکان دابین کە ئەرکێتی وشیاری بڵاو کاتەوە ئەرکێتی وە زۆر ئەرکی تریش کاتی ئێستاین بەراورد دەکەین بۆ ئەرکانەی لەسەر شانەتی ڕاستی ئێمە وێرانەیە کە بینین نەخۆشخانەی پێشکەوتوو کە نەخۆشتیا ئاسوودە بێ نابینین دووسێ کێشەی سەرەکی هەن ئێستا حالیان لە نەخۆشخانەکانە کە گەشتوونەتە و قەنەعەتەی من و تۆ هەموو نەخۆشێک لەم وڵاتە ئەماڵێ یەکەم بەڕاستی نەخۆشخانە گشتیەکان فەرامۆش کراون و پشتگیری ناکرێن بە پارە و بودجێ پێویستیان بۆ تەرخان ناکرێت و ئێستا وای لێ هاتووە نەخۆش بە بەیانیانیشە چارەسەری دەست ناکەوێت زۆربەی کادەخرێتە ئێوارانیش بە تقریبان بە پارەیە کە نزیکە لە ئەهلیەکانەوە و زۆرینەی کێشە تەندروستیەکانیش هەر لە نەخۆشخانە گشتەکانە ئەسڵەن چارەسەریان نەماوە من لەم ڕۆژانە کەسی نەخۆشێکم لابوو دوای 3 مانگ چاوەڕوانیکردن بۆ گۆڕینی ئێسقانێک لە قاچیا دوای 3 مانگ چاوەڕوانیکردن ئەخیران پیانوت بەخوا چاوەڕێمەکە و تەندروستی نایکڕێت و بڕۆ لە دەرەوە بیکە مەجبور بە 4,000 دۆلار لە دەرەوە کردی باشە هاوڵاتیەک داهاتەکەی تەنها 500,000 بێ لە مانگێکە لەکوێ بیێنێ 4,000 دۆلار کۆکراوە بیا بە تەنها کێشەیەکی جەستەی تاوەکو و ڕزگاری بێ لەو ئێش و ئازارە گەورەیە بۆیە ئەم دۆسیە نەبوونی دەرمان دابین نەکردنی پارە بۆ پێداویستیە پزیشکیەکان من سکاڵاشم لەسەر تۆمار کردووە ئێستا سکاڵاکە لە دادگای سلێمانیە کۆمەڵی قۆناغی بڕیوە نوێنەری تەندروستی سلێمانی بانک کراوە نوێنەری بانکی هەرێم بانک کراوە کە بۆچی پاریان بۆ تەرخان ناکرد لە کاتێکا پارە هەیە لە ئێستا بۆ نمونە لە سنووری پارێزگای سلێمانی مانگانە نزیکەی 120 ملیار دینار داهاتێتی بۆ نمونە ئەگەر ساڵانی پێشوو ئەیانوت بەشێک لەو پارەیە بۆ موچە تەرخانەکەین 8 مانکی ئەم ساڵ 1 دیناریان بۆ موچە تەرخان نەکردووە کەواتە ئەو هەموو ملیارە دینارە لە سلێمانی بۆ نەخۆشخانەکان تەرخان ناکرێت نەخۆشخانەکان بوونەتە وێرانە با من ئەمەش ئیزافە بکەم حالیان ئێستا بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی نزیکەی 15 ملیار دینار قەرزاری کۆمپانیەکانی دەرمان و دابینکردنی پێداویستی پزیشکی گەشتوونەتە ئەو بڕوایی کە هیچ تەندەرێک لە تەندروستی سلێمانی وەرناگرن لەبەرەوەی پارەیان نادرێتێ نەخۆش لەم نێوانە چی بکەوە نەخۆشخانە گشتیەکان بوونەتە وێزگەیەک بۆ گواستنەوەی نەخۆش بۆ نەخۆشخانە تایبەت و تایبەتەکان بۆ نۆڕینگە پزیشکیەکان ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە کە یەخەی نەخۆشەگرێت. بازاڕی دەرمان و مەجای تەندروستی دەتوانم بڵێم بازارێکی ئالۆزە و تا ڕادەیەکیش بازارێک دەتوانین ناوی بنین بە بازارێکی شێواو بەداخەوە کە کۆمەڵێک بازرگانی چاوچنۆک دەستیان خسۆتە ئەم مەجالەوە و تا ڕادەیەکی دەتوانین بڵێن قۆرخیش کراوە بۆیە دایمەن ئەمانە ئەوەندەی کە تەرکیزیان لەسەر بەدەستێنانی قازانجە مادیەکەیە ئەوەندە مەبەستیان بەڕاستی خزمەت و لە هەمان کاتیشدا
بە خەمەوەبوون و پاراستنی ژیانی خەڵکە. دیارە بەداخەوە هیچ کەسێک پێم وانە بتوانێت ئینکاری لەوە بکە کە ئەم دیاردەیە هەیە و لە حاڵەت دەرچووە بۆ بە دیاردە و تەنانە دوای لێ هاتووە لەوانەیە بەشێکی زۆری پزیشکانیش ناچار کرابن یا ئیشیان نەڕوا لەبەرەوەی کە ئەم ئەڵقەلانیان بۆ دروست دەکرێت کە بە جۆرێ لە جۆرەکان ناکەونە ژێرباری شەرت و مەرجی کۆمپانیاکان چونکە لە نەتیجەدا ئەم کۆمپانیانە بەڕاستی دەستڕۆیشتون و دەسەڵاتیان هەیە تا ڕادێک دەشتوان ئەرقەلە دروستکەن دەتوان کێشە و مەشاکل دروستکەن. ئەگەر بوون دەرمانی لێرەی تاوان شەریکەکەی گۆڕات تاوان کوالیتی دەرمانەکە دەگۆڕێت لە خەسخانەیەکی حکومیان بە جیاوازترێکە چتر بوون شەخصانەیەکی حکومی دەرمانێکت پێدا حبیستە رێشەیەکت پێدا بای 500 دینارە بەڵام لە خەسخانەیەکی ئالی حەبێکت پێدا یا خەرنپایەتیکت پێدا شتێکی باش و چاکە 2000 3000 5000 ئەمە باشە بە حەپێک نەجاتت دەبێت بەڵام ئەوانەی کە هات لە خەسخانە حکومیەکانە پارچەیەک تەواو هێشتا ئیسفادەت لێ نەکردو. زۆر لە مێژە گوتویانە الطب الطیبانی طب الأبدانی والطب الأدیانی. پزیشکەکان دوو جۆریان هەیە، جۆرێکیان پزیشکی لاشەکانن کە لاشەکان چاک دەکەنەوە و جۆرێکیان پزیشکی دینەکانن کە پەیوەندی نێوان خوا بەندەکان ڕێک دەخەن کە بانخوازانن. دیارە بەڕاستی گەورەترین پیشەیەک لەسەر زەوی بریتیە لە پیشەی پزیشکە بەڕێزەکان لەبەروەی ئەوان دەزانن ئازار مانای چی، ئەوان دەزانن کە لابردنی ئازار لەسەر نەخۆشیانی چی، بۆیە ئەو کەسێک کە دەبێتە مای ئەوەی کە ئازار لەسەر نەخۆشێک لاچێت و شەوێ ئەو نەخۆشە بتوانێت ئارام بێت و بخەوێت و بەحەسێتەوە پشوویەک بدا، ئەوە بێگومان مێهنێشی گەلێک گەورە و پیرۆزە. بەڵام کاتێک کە ئەم پیشە پیرۆزە زیاتر لایەنی مادی تێدا ڕەچاو دەکرێت و بزانم جەوهرێتی خۆی لەدەست دەدا. بۆیە پزیشکەکان لەلایەک دەتوانن مرۆڤەکان هەڵوەشێنن و لە لاشی دیکە دەتوان مرۆڤەکان تێکخەنەوە. لە ئیسلامدا بە هیچ شێوەی غەش دروست نییە لەژێر هیچ پەردەیەکدا بێ، ئایا پەردەی ئاینی بێ، پەردەی پزیشکی بێ، پەردەی علم و زانستی بێ، لە هەر پیشەیەکدا بێ، لە هەر کردێک و لە هەر سلوکێکدا بێ غەش و خیانەت لە هیچ بابەتێکدا دروست نییە. و اینجا ئەگەر خیانەت لە هەموو شوێنێکدا بکرێ خیانەت نابێت لە دوو شوێنان بکرێ. یەکەم بە ناوی دینەوە چونکە خەڵک کە کەسێک بە بانخواز و بە مامۆستایشی ئاینی سنمیربەر و شوێنکەوتوی پێغەمبەر دەزانێت عەلەیهی سەلات وەسەلام خەڵک عەقیدەی خۆی تەسلیم دەکا و ڕێنمونی لێ وەردەگرێ. و دووهەم خیانەت و ناپاچی نابێ بە ناوی پزیشکیەوە بکرێ لەبەرەوەی خەڵک کە لاشەی خۆی تەسلیم دەکا. و وابزانم لە کاتێکدا کە دکتۆرە بەڕێزەکان پیشەکەیان تەواو دەکەن و کۆتایی بە خوێندن دێنن یەکێ لە ئیشەکانیان سوێند خواردنە کە سوێند دەخۆن ناپاچی بەرامبەر بە هیچ کەسێک نەکەن. بەڵام بەداخەوە ئەمڕۆ بەڕاستی سلکی پزیشکی لەگەڵ ڕێزمان بۆ چاکەکان و بۆ پاکەکان بۆ ئەوانەی کە دڵسۆزن بۆ ئەوانەی کە بە جوانی خزمەتی مرۆڤایەتی و خزمەتی نەخۆشەکان دەکەن دەستەیەک هەیە لە ناو سلکی پزیشکیدا کە بەجارێ بۆتە مادی گەرایی. یعنی جاری وا هەیە ئەوەی لە 7 ساڵی تا 7 ساڵی پەیدای دەکەی بەشی نەشتەرگەرێک ناکە و بەشی عیلاجێک ناکە و بەشی چارەسەرێک ناکە. بۆیە ئەو بابەتەی کە ئێستا بڵاو بۆتەوە کە گوایە هەندێک لە پزیشکە بەڕێزەکان لەگەڵ دەرمانخانەکان یان لەگەڵ کۆمپانیاکان بەشداری ژێربەژێریان هەیە کە جۆرە دەرمانێک دەنووسن بۆ نەخۆشە ئیلا ئیجباری دەکەن دەبێ هەر ئەو دەرمانە بکڕێ یان ئیجباری دەکەن دەبێ هەر لەو دەرمانخانە بیکڕێ. ئەوە لە ڕاستیدا حاڵەتێکی زۆر نەشیا و نەگونجاوە و لە دینی خوادا ڕێگای پێ نادرێ دەبێتە ئیجباری و هەروەها دەبێتە حاڵەتێکی ناچاری چونکە زۆر جاران لەوانەیە نەخۆش دۆستێکی خۆی هەبێ دەرمانێکی بە هەرزان بداتێ سەدەلێ خزمی بێ خاتری بگرێ کەمتری بداتێ. بەڵام کاتێک کە ئەحراجی دەکەی هەر دەبێت لە فڵان دەرمانخانە بێ فڵان جۆرە دەرمانە بێ ئەوە بەڕاستی دەکەوێتە قالبی ناپاشیەوە و ئەو پارەی کە وەردەگیرێ لە ئیسلامدا بە غەش و بە حەرام لە قەڵم دەدرێت. کۆمپانیاکان ئێستا فێری سەنعاتێک بوون کە یەکی لە پزیشکەکانی ژەڵێ ئەو بابەتە ڕوبەڕووی خۆم بۆتەوە ئەوەیە کە جۆرێک لە بەرتیل جۆرێک لە تەماحەکانە بەردەم پزیشکەکان ئەڵێن ئەم دەرمانەی ئێمە ساخ بکەرەوە یان گەشتێکی دەروی وڵاتت بۆ بکەین یان لە سادەی خێری دەرمانەکە بۆ تۆیە بەڵام ئەم دەرمانە مان بۆ سابکەرەوەی ئەم شەریکە و ئەم کۆمپانیایە ئێستا ئەگەر تێبینی بکەین جەنابەت بەداداچوونت کرده بێ بەشێک لە پزیشکەکان لینکی ڕاستەوخۆیان لەگەڵ ئەو شەریکە ئەو کۆمپانیا ئەو دەرمانەدا هەیە لە کاتێکیشدا نەخۆشخانەکان لە ڕووی دەرمانەوە هەژارن کە زۆربەی ئەو نەخۆشانەیە نەدەرەوە دەرمانی پێویستیان وەرنەگرتووە. ئەم ڕێکەوتنە تا چەند لەسەر حسابی
خەڵکە نەخۆش و کەم دەرامەتەکەی. ئێمە لەوە دڵنیاین هەزاران پزیشکی دڵسۆز کارمەندی پزیشکی و تەندروستی دڵسۆزمان هەیە لە کوردستانە، بەڵام بەڕاستی ئەبێت چاک بزانین کە کۆمەڵێ پزیشک هەن بازرگانن پزیشکنین و زۆر بەباشی سوودیان لەو دۆخە خراپە وەرگرتووە. دۆخە خراپەکە کامەیە تێکەڵبوونی کەرتی تەندروستی گشتی و کەرتی تەندروستی تایبەتە بە جۆرێک ئێستا نەخۆشخانە گشتیەکان نەخۆشخانە حکومیەکان لەلایەن ئەو دوو پزیشکە نابەرپرسانەوە لەلایەن ئەو ڕێژە پزیشکە بازرگانانەوە بوونەتە وێزگەیەک بۆ گواستنەوەی نەخۆش بۆ خۆیان بۆ نۆڕیگەکانیان بۆ نەخۆشخانە تایبەتەکانیان. من ماوەیەک لەمەوە پێش مناڵەکەم لە نەخۆشخانەی مناڵان خەواند. شەو کە سەرم لێدا تەماشام کرد ئەو پزیشکە بەڕێزەی لەوێ بوو ڕۆشت بوو، بەڵام بەسەر مرافقی دایکی مناڵەکەی منیشا و بەسەر دایکی هەموو مناڵەکانی تریشا کارتی نۆڕینگەکەی خۆی دابش کرد بوو. یعنی تۆ نەبوونی هەستی بەرپرسیارەتی و لێنەپرسینەوە لە سیستمی تەندروستی گەیشت بێتە ئەو ئاستەی کە پزیشک ئەمە کارەکەی بێت فەڕێ لێبدا یەک ناوەندێکی حکومیە لە ناو نەخۆشخانە گشتی حکومیەکە کارتە تایبەتەکەی خۆی دابشکا بڵێ کاکە وەرن بۆلام لە نۆڕینگەکەم لەوێ چارەتان بۆەکەم. ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە. طبعاً بە پێی مادەی دووەم لە ئەرک و ئامانجەکانی وەزارەتی تەندروستی لە بڕگەی 13 هاتووە ئەرکی وەزارەتی تەندروستی بوو کە پێشنیاری یاسایەک بکە بۆ ئەوەی سیستەمێکی پێشکەوتوو بۆ تەندروستی لە کوردستانە هەبێت ئەم شێوازە کلاسیکیە تەقلیدیە کە نەخۆشتیایە قوربانیە کۆتایی پێبێت. ئەو یاسایە 2007 دەرچووە. لە 2007ەوە تا ئێستا 3 وەزیر گۆڕاوە. هەر 3 وەزیر و ستافی وەزارەت نەیانتوانیوە ئەم ئەرکە جێبەجێ بکەن سیستمێکی تەندروستی لە چوارچێوەی یاسایەکە بنێرنە پەرلەمان بۆی لە پەرلەمانەوە یاسایەک دەرچێ شایستە بێ بە نەخۆش لە هەرێمی کوردستانە، شایستە بێ بە سیستمی تەندروستیمان، شایستە بێ بە وشیاری تەندروستی لە کوردستانە. ئەمە کێشەیەکی زۆر زۆر گەورەیە. ئەمڕۆ ئەم نەخۆشانن کە ئێسایان بینی نەچن بۆ نەخۆشخانە سبەینێ ئێمن دوو سبەی خەڵکی تر و هەر وڵاتێک بەڕاستی ئاستی پێشکەوتنەکەی وابەستێ بە کەرتی تەندروستیەکەی. لە دوجار ئەرکی تازەی پەرلەمان و کابینەی داهاتووی حکوومەت یەکێک لە ئەرکە سەرەکیەکانیان ئەوەیە کە بەڕاستی کۆتایی بەم فەوزایە بێنن کە لە نێوان کەرتی تەندروستی گشتی و تایبەتە هەیە کە بۆتە هۆی ئەوەی هێندێ بەناو پزیشک هێندێ بەناو بازرگانی بواری تەندروستی زۆر بەباشی و بەخراپی سوودیان لەم فەوزایە وەرگرتووە و ناوەندە پزیشکیە گشتیەکان بەداخەوە گەشتونەتە واستەی کە ئێستا زۆرینەی هاوڵاتیان متمانەی پێیان نەماوە و هەر نەخۆشیێکیانە بێ هەر لە ڕێگە و بیرەکەنەوە لەوەی بچنە نەخۆشخانەیەکی تایبەت. ئەتوانی بڵێ جەناب وەکو بەڕێوبەری نەخۆشخانەی بەخشین پزیشک هەبوو بێت کەم تا زۆر سزای وەرگرت بێ لەوەی کە بە شێوەی لە شێوەکانەوە چێ لادانێکی هەبوو بێت. بەداخەوە ئێمە زۆر جار هەیە کۆمپانیەکان هۆکارێکن بۆ ئیغراکردنی دکتۆر. لەوانەیە دکتۆر لە بیدایەتە نەوێت بچێتە ژێرباری ئەم شەرت و مەرجانەوە نەوێت بکەوێتە ژێرباری هیچ ڕێکەوتنێک، بەڵام بە سەردانیکردنی مەندووبەکانی دەرمان و بە خستنە بەردەمی ئۆفەر لەلایەن کۆمپانیەکانەوە زۆر جار هەیە بەڕاستی دکتۆر بەداخەوە پێی دەخلیسکە یاتێوە دەگلێ. ئێمە لەلایەن خۆمانەوەکو نەخۆشخانەی بەخشین ئەم حاڵەتەمان بە تەواوەتی کۆنتڕۆڵ کردووە و هەبوو کۆنتڕۆڵ کراوە. دەتوانم بڵم تاکوتەرا هەبووە و نمونەمان بیستۆتەوە چونکە دوجار ئەوانەی لای ئێمەش بەشێکن لەم پزیشکانی کۆمەڵگایە و مرۆڤن جۆرە لە جۆرەکان، بەڵام ئێمە بەڕاستی زۆر تەرکیزمان لەسەرەوەی و زۆر پێداگرین لەسەرەوەی کە حاڵەتێکی ئاوا ببیندرێ ئیجراعاتی تونمان کردووە بە دڵنیاییەوە حاڵەتیشمان هەبووە. ئێمە خەڵکە بۆ لەسەرم جۆرە ڕێکەوتن و ئەمانەکەیان هەستمان کردووە خەریکە بکەوێتە ژێرباری ڕێکەوتنێک لەگەڵ کۆمپانیایە بەدەر لە ئیجراعات و ڕێو شوێنە ئیداریەکانی نەخۆشخانە کە دەرچوو بێ بە دڵنیای و ئیجراعاتمان لەگەڵ کردوون و نمونەمان هەیە کە خەڵکی وای زندراوە. ئەوەی کە ئێمە بیستمانە لە هەندێک شوێنە گوایە هەندێک کۆمپانیە کە وعد بە پزیشکی دەدا ئەگەر دەرمانەکەم بۆ ساخکەیەوە سەفەری وڵاتێکت پێ دەکەم گەشتێکت پێ دەکەم یعنی یان هاوکاریت دەکەم یان ژێر بەژێر بەڵێ ژێر بەژێر لەگەڵ ئەو سۆنەدا لەگەڵ ئەو ئەشی ئەو تیشکە لەگەڵ ئەو دەرمانخانەیە لەگەڵ ئەو کۆمپانیایە
بەڵێ بێگومان بەرتیلە و لە دینی خوادا جێگای نابێتەوە لەبەرەوەی وابزانم هیچ کەسێک لە نەخۆش بە سەزمانتر نییە کاتێک کە کەسێک نەخۆش دەکرێت لە هەموو بارەکاندا دەکەوێت لە ڕووی دەرونیەوە لە ڕووی فکریەوە لە ڕووی مادیەوە یعنی ئەو نەخۆشە و کەسوکاری ئەو نەخۆشەی حەز دەکات 10,000 دیناری بۆ بگەڕێتەوە بیدا بە شتێکی تر بە هیچ شێوەیەک نابێت پزیشکێک نەخۆشەکەی ناچارکە یان کەسوکاری نەخۆشەکەی ناچارکە دەبێت هەر فلان دەرمانە بکری یان فلان کۆمپانیای بکری یان لە فلان دەرمانخانە بیکری بە هەر شێوەیەک لەم شێوانە بێ دەکە حاڵەتێکی بەرتیل و ناچاری لە شەرعدا جائز نییە و دەکەوێتە بواری حرامەوە. ئەوانەی کە بەرهەمێنانی لە دەرمانەکەن ئەگەر نەڵێم لە حکومت هیچ شتێ لە بەڕێوەبەرادەکان خۆیان بە گەورەتر و بەدەسەڵاتدارتر دەزانن لەوەی کە بەو شێوە ناتەندروستە لەگەڵ پزیشکەکانان ڕێک دەکەن یانی بەڕاستیەکە ڕقابەیەک بواە ئەوان ئەیان توانی بەو شێوەیە لەگەڵ پزیشکەکانان جۆرە لە ڕێکەوتن بکەن بەرهەمەکانی خۆیان سا بکەنەوە بە گرانتر خەڵک ناچار بکەن نەخۆش ناچار بکەن لەو دەرمانە بکرێت لە کاتێکا لەو دەرمانە هەرزانتر هەیە کۆمپانیای تر هەیە وڵاتی تر هەیە کە بەرهەمێناوە بەڵام نەخۆشەکە وا تێگەینەکە تۆم دەرمانە نەخۆی ئەوە حاڵ پەرێشانە بێت خۆی لە هەموو دنیا دوو کەرتان نابێ بەجێ بڵێن بۆ کەرتی تایبەت و ئایا ئەو کەسانە ویژدانیان هەیە یان پزیشکەکان بازرگانەکان کۆمپانیەکانی دەرمان و ئەوانە پەروەردە و تەندروستی ڕاستە ئەکرێت دەرفەتێک هەبێ بۆی کەرتی تایبەت ئیشی خۆی تیا بکە و ڕێژەیەک لەو کەلێنانە پڕکاتەوە لە کەرتی گشتیا هەن بەڵام لە ڕاستیە ئەمەی لە کوردستانە هەیە ڕێک نەخۆشدانە دەستی بازرگانی تەندروستیە هیچی کەی ناولێنانێ و ئەمە مەسئولیەتەکەی ڕاستە و خۆ لە ئەستۆی سەرۆکی حکومەت جێگری سەرۆکی حکومەت کە هەردووکیان و خۆیان و ئامۆزەکەیان 10 ساڵە حکومەتن لە ئەستۆی وەزیری تەندروستیە لە ئەستۆی وەزیری تەندروستی پێشووە کە نەخۆشخانەکانیان بەم جۆرە لێ کرد کە کۆمپانیایەکی دەرمان بازرگانێک لە بواری تەندروستی یعنی وەکو بزنسێکی گەورە تەماشای نەخۆشکە نەک وەک نەخۆش وەکو نەخۆش وەکو ئینسان کە ئەبێ سیستم هەمووی لە خزمەتی ئەو نەخۆشان. مەسلەی دەرمانەکان کاتێک کە کۆمپانیاک لەگەڵ ئەو ناوەندار ڕێەکەوێ قازانجێکەکەن دەرجاوەرەگەری یاخود گەشتی وڵاتانی دەرەوەی بۆ ڕێکەکە ئەگەر ئێوە ئەم کارتان بکرا وەکو دەستگای بەخشین لە ڕووی وەکو نەخۆشخانەی بەخشینیش خێرێکی مادی زۆرتانەکە بەڵام ئێوە ئامادەنین کە بە شێوەیەکی ئەخلاقی و نامەشروع داهات کۆ بکەنەوە. بە دنیایەوە کاک وشیار ینی ئێمە چ کۆمپانیایەک ئامادەیە ئەم مەساریفە بکە ئامادەیە سەفەر بە دکتۆر بکە ئامادەیە سەفەری عائیلی بۆ دکتۆر ڕێکخە ئامادەیە سیارە بۆ دکتۆر بکە یعنی ئەمانە هەبووە ئەم حاڵەتانە هەمووی هەیە بەڵام لە چ کاتێکدا بە دڵنیایەوە کۆمپانیا کە گومانی لە کوالیتی دەرمانەکەی خۆی هەیە دەرمانێک کە کەوتوێتە بازاڕەوە وەک دەڵی فیدباکێکی باشی هەبێ و خەڵک ئیسفادەی لێکردبێ کەمتر پێویستی بەم حاڵەتانە هەیە بۆیە بەشێکی لە بەشێکی کۆمپانیاکان دەبینی نەوەنما بێمنەتێکیان پێوە دیارە لە مڕووەوە و ناچنە ژێرباری ئەوەی ئۆفەر بدەن بە دکتۆر و ئەمانە حاڵەتی واشمان هەیە ئینسان بە ئینساف نەبێ بەڵام بەداخەوە بەشێکی تری کۆمپانیاکان تەنانەت وای لێ هاتووە تۆ ئەم دەرمانە ئەگەر بۆ خۆی بە نمونە دۆلارێک لە سەری کەوتبێن لە ڕووی نرخەوە ئێستا لە بازار 4-5 دلار نرخەکەیەتی بۆ لەبەرەوەی ئەوەندە ئۆفەری داوە بە دکتۆر ئەوەندە مەصرفی کردووە ناچارە هەموو ئەم مەسرفانە بکەوێتەوە سەر شانی نەخۆش جارێکی تر دەکەوێت سەر نرخین دەرمانەکە چکە هیچ کۆمپانیاک ئامادە نیە پارەی خۆی بەبەلاش بۆ دکتۆر سەرفکە یا مەسرفێکی زۆر لە دکتۆر کات سەفەری ئەوروپا و کوێ ئەمانە بکە بە دڵنیایی و هەموو ئەم پارانە بە زیادەوە دەچێتەوە سەر نرخی دەرمانەکە و لە نەتیجەژان نەخۆش زەرمەندە حاڵەتی شە بووە و من لێت ناشارمەوە ینی ئەم ئیجراعاتانە ئێمە خۆمان وەکو نەخۆشخانەی بەخشین توندین لە مڕووەوە و زۆر جاریش لەوانەیە گلەیمان لێکرا بێ لەلایەن بەشێک لە دکتۆرەکان کە کابرا مەیلێکی هەبوو بێ بۆ ڕێکەوتنی یاشتێک بە هیچ جۆرە ئێمە ڕێگەمان پێنەداوە و ڕێگەشی پێنادین ئێمە بەڕاستی ئەگەر تەرکیزمان لەسەر قازانجی مادی بووایە طریقەی تر زۆرە ئێمە قازانجی مادی لێەوە بەدەستخین بۆیە لەوانەیە ناچار نەبین بەم تەریقەیە پارە پەیداکەین و ناشمانەوێ و لە سەروی ئێمەشەوە بەڕاستی ئەوانەی کە لە پشت ئەم موئەسسە و دەستگایەوەن هیچیان نیەتی ئەوەیان نییە کە بە تەریقەیەکی لەم شێوەیە پارە پەیداکەن. ئەو بابەتانی کە بە کۆد و بە جفرە دەنووسێ بە ڕەمز دەنووسێ بێگومانەوەش حاڵەتێکی ئیحراجی و ناچاریە
دەبێت نەخۆش ئازاد بکرێ دەبێ ئەو پزیشکە بەڕێژە کاتێک کە نۆرینگەکەی خۆی وەردەگرێت عیادەکەی خۆی وەردەگرێت 10,000 15,000 25,000 بەو حەدی خۆی ئیکتیفا بکە ئەوە حەقی مافی پزیشکە بەڕێزەکەیە لەو دوا کە نەخۆش لە ژووری پزیشکەکەی هاتە دەرێ دەبێ ئازاد بێ سۆنەر لەکوێ دەکات تیشک لەکوێ دەکات دەرمان لەکوێ دەکڕێ نابێ شوێنێکی بۆ دیاریکە یان بەڕەمزە وەکو جەناب باسی دەکەێت بەڕەمزێک بینوسێ تەنها فلان دەرمانخانە لێ حاڵی بێ یان فلان کۆمپانیا لێ حاڵی بێ دەبێ نەخۆشکە لە ژووری پزیشکی هاتە دەرێ ئازاد بێ بە کەیفی خۆی بۆ شوێ دەچێ حڕێتێکی تەواوی پێ بدرێت. حقیقەتەن وایە زۆربەی خەستخانە حکومیەکان ئێستا دەرمانیان نییە دەرمیان زۆر دەست ناکەێت بۆ کەسانی کە نەخۆشی درێژخانەیە سەمداگی خۆم نەخۆشی شەکرێ هەیە زۆربەی دەرمانەکان لە خەستخانە حکومیەکانە دەست ناکەێت مەجبور لە خەستخانە ئەهلیەکان یان زۆر لە خەستخانە ئەهلیەکانی دەست ناکەێت ئەتوانین لەو دەرمانخانانی کە بە قاچاق دەرمانیان یان بە شێوازێک لەوانە دەرمانمان دەستکەوێت ئەینا لەی شوێنی تر دەرمانمان دەست ناکەێت. کۆتا پرسیارم پێش پرسیارەکەم کەم قسەیەکەیە دەوترێ ئەگەرکردنەوەی هەر ناوەندێک جێی شانازی بێ بەڵامکردنەوەی نەخۆشخانەکان جێی نەنگیە داخستنەکەی ئەومانای ئەوەیە کە تۆ بێ شانازی پێ بکەی کاتێک کە تۆ نەخۆشخانەکان و بەتایبەت تایبەتەکانە داخستواتە دۆخی خۆپاراستنەکە زۆر لە ناو کۆمەڵگەکەدا بەرەو پێشووە ناگاتە ئاستی نەخۆشیەکە بەڵام لە ئێستادا بۆتە شانازی هەر کۆمپانیایەک و هەر سەرمایه‌دارێک هەوڵ دەسێت و نەخۆشخانەیەکی تایبەت دەکاتەوە و وەکو ئەمە پێشکەوتنی شاربی لە کاتێکدا خۆپاراستنەکە لە پێش چارەسەرەکەوەیە ئێوە وەکو پەرلەمانتاکە لە خولی پێشوودا چیتان کردوە پێویستەکە چی بکرێ بۆ ئەوەی کە دۆخی تەندروستی لەم قەیرانی کە جەناو باسەکەی دەر ئێمە بەڕاستی بەپێی ژمارەی خۆمان وەک فراکسیۆنی کۆمەڵ ئەو پەڕی هەوڵماندا تەندروستی لەم فەوزایە و لەگەڵ ڕێزمە لەم زەلکاوە ڕزگاری بێ و نەخۆش دڵنیا بێ لەوەی کاتێ نەخۆشەکەوێ هاوڵاتی دڵنیا بێ لەوەی کاتێ نەخۆشەکەوێ کاتێ پێویستێکی بە ناوەندێکی تەندروستیە بێ حکوومەت ئەرکی خۆی لە بواری تەندروستیا جێبەجێیەکە بە پرسیار بە فشارکردن بە بەدواداچوون و جوڵاندنی ڕای گشتیش بەڵام ئەگەر ژمارەمان وەکو پێویست وایە لە پەرلەمانە بە دڵنیاییەوە هی ئەوە بوو متمانە لە وەزیری تەندروستی وەرگریتەوە بینێریتەوە بۆ ماڵەوە کە 4 ساڵ و 5 ساڵ و 6 ساڵ لە کابینەی وەزارەتەکە ئیشەکە بچووکترین دەستکەوتی نییە بۆ سیستەمی تەندروستی بۆ نەخۆش لە وڵاتەکە بۆ پاراستنی سیستەمی تەندروستی گشتی وەگوتم ئەرکی داهاتووی پەرلەمانە و کابینەی نوێی حکوومەتە کە سەرەکیترین کاریان دەستبردن بێ بۆ نەخۆشخانە گشتیەکان بەهێزکردنیان بێ بە پارە و دامکردنیان بێ بەستافی پێویست و دامەزراندنی نەخۆش و کادری تەندروستی بەداخەوە ئێستا لە زۆرێک نەخۆشخانەکان نەک وەکو پێویست ئەسڵەن نەقسێکی گەورە کەموکورتێکی گەورە لە ستافی پزیشکی و کارمەندی تەندروستی و زۆر بواری ترا هەیە کە واکان نەخۆشخانەکان ڕۆژ بە ڕۆژ لە دوابن طبعاً لە ساڵی 2006ەوە تا ئێستا 33 نەخۆشخانەی تایبەت کراونەتەوە بەردەوامی ژمارەکان زیادە بێت طبعاً ئەو نەخۆشخانە تایبەتانە کاتێکی تەماشایانەکەی نەخۆشخانەی تایبەت نین بۆ کەسانی گیرفانیان مامناوەندە نەخۆشخانەی تایبەتن بۆ دەوڵەمەندەکان ئەگەر نا ئەو نەخۆشخانانەی کە هەژار ڕویان تێکە ژمارەیان زۆر دیاریکراوە وەکو نەخۆشخانەی بەخشین کە بینینە نەخۆشتیە 3000 دینارە کە پێویستیەکانی تریش بە نرخێکە کە کێبڕکێکاری نییە خۆگەر نەخۆشخانەکان هەمووی وەکو بەخشین بوونایە یاخوا دەستیان خۆش بێ ئەو کارتی تایبەتە کە نەخۆشخانەی لەم جۆرە دروستەکە بەڵام بڕۆ تەماشای نەخۆشخانە تایبەتەکان لە هەورێر لە سلێمانی لە دوهۆکە بزانە چۆن وەکو کاڵایەک مامەڵە لەگەڵ نەخۆشەکەن نەخۆشە کە گیرفانی پڕ نەبێ ناتوانێت بچێتەوە نەخۆشخانانەوە و ئەمە دلیلی ئەوەیە زیادبوونی نەخۆشخانە تایبەتەکان تایبەتە ئەوانەی کە بۆ گیرفان پڕەکانن دلیلی شکستی حکوومەتە و ئەبێ خەڵک لەمە وشیار بێتەوە حکوومەتێکی لەم جۆرە شایستە بە خەڵکی کوردستان نیە ئەو کۆمپانیایان کە هەوڵێکی هاوشێوە ئەدەن گومان لە کوالەتی دەرمانەکەیان بۆ ئەم ڕێگە بەشێکیان بە دڵنیاییەوە یا ئەوەتان گومانی لە کوالەتی دەرمانەکەی خۆی هەیە یا مەسەن شەریکەی منافیسی بەدیلێکی باشتری هەیە کە بەدیلی باشتر ناچارە بەم منافەسەیە و بە ئیجبارکردنی دکتۆر چونکە ئەوەشمان بیر نەچێت نەخۆش دوێ لە قسەی دکتۆر دەگرێت تۆ دکتۆرێک کە پێداگیری دەکە ئەم دەرمانە هەر لەم سەیدەلێ بکڕەکە ئەم لە بیناکەیدایە کە پێداگیری دەکە ئەم دەرمانان دەبێت جارێکتر هەر چۆنێ بێ بیبینێتەوە کە پێداگیری دەکا لەوەی نابێ بە هیچ جۆرە ئەم شەریکەیە بگۆڕدرێ بە دڵنیایەوە ئەو کاتە گومانەکان زیاتر دەبێت وەکو بەڕێوەبەری نەخۆشخانەی بەخشین چیت هەیە بۆ ئەو پزیشکانە وەکو دوایین پەیام کە بە ڕێگایەکی هاوشێوە یانەوێت داهاتێک زیاتر بۆ خۆیان بچن
وڵی من پێم وایە بە تایبەتی پزیشک جیلی پزیشک سواز بۆ خوا ینی خوای گەورە وەک دەڵی دەرفەتێکی وای پێداوە کە ڕاستە ڕست خوا دەینێرێ وەخوای گەورەوەی کە دیاری کردبێ بە هەر تەریقەیەک بە ئینسان هەر پێی دەگا بەرەکەت لە حرامدا نیە بەرەکەت لە تەریقی نامەشروعدا نییە پێم وایە ئەم تەریقانەش هەمووی جێی گومانە و هیچ مەسلحەتێک لەوەدا نییە بەڕاستی ئەم ڕێکەوتنە ژێربەژێرانە بکرێت چونکە ئێمە ئەگەر دیقەت دەی لە وڵاتێک داین نەمان بینی ڕۆژە لە ڕۆژان دکتۆرێک فەقیر بێ بۆیە پێویست ناکات تۆ ترسی فەقیری هەبێ ئەمە ناچارت کە بە تەریقەیەکی نامەشروع ڕێکەوتن لەگە شەریکات ئێمە دکتۆر هەبووە کە مخاتەبەمان کردووە بۆ بەخشین کە بێ لێرە کلینیک دابنێ سیر دەکەم خەسەخانەی ئەلف خەسخانەی با خەسخانەی فیساد ئۆفرێکی هەژدە دەفتەری پێداوە مەسەلەن فیسەبی لەوێ عیادەکەی بەرێتە ئەوێ ئێمە دکتۆرمان هەبووە ئۆفەری شوقەی پێدراوە شوقەیەکی لە فلان شوێنە دەینێتە عیادەکەت بگوازەوە بۆ لای ئێمە یا مەسەلەن سیارەیەکی هەژنۆ دەفتەری بۆ کردراوە بۆی پێشکەشی کراوە بۆی عیادەکەی بگوازێت ینی ئەمانە بەڕاستی هەمووی هەیە و پێشم وایە ناکرێ ئێمە بڵین زۆرینەی دکتۆر وایە من دەتوانم بڵم کەمینەیەکی زۆر کەم بەداخەوە کە خەڵکێکی چاوچنۆک بە ناوی پزیشک و ئەم ڕێکەوتنانە دەکا ئەمە نموزەجێکی ناشرینی داوە بە تەواوی پزیشکان ئەگینا مەرزنی هەمووشیان چاویان لەوە بێت لە ئیسلامدا ئینسان ئازادە ئینسان دەبێ ڕێڕێوی خۆی وەربگرێ هیچ ئینسانێک نابێ ناچار بکرێ هەتا دینداری مسلمانە توش بە زۆری بە سەریدا بسەپێنی لەخوا قبول ناکرێ بۆیە هیچ پزیشکێکی بەڕێز شەرع ڕێگای پێنادا کە شوێنێکی بۆ دیاریکە کە دەرمانخانەیەکی بۆ دیاریکە کە کۆدێکی بۆ دیاریکە کە کۆمپانیایکی بۆ دیاریکە لەبەرەوەی بەرژەوەندی خۆی تێدا بێ بە سەریدا بسەپێنێ هەر ئەمە ئەسڵە هەر ئەمە ئەسڵە نەخێ مەرزنی هەر ئەمە ئەسڵ بێ بەڵکو ئەو نەخۆشە کە سوکاری ئەو نەخۆشەی دەتوانێت بگڕێ بە تایبەتی کە ئەمڕۆ جیهانی سۆشیال میدیایە نەخۆ دەرمانێک لێرە دەست نەکەوت دەتوانانی لە دەرەوەی هەرم پەیداکەی لە دەرەوە هەرم نەبوو کە سوکارمە هەموو لە ئەوروپا جار هەیە لە ئەوروپا ئەو دەرمانیان نردووە بە نرخێکی زۆر گونجاو وەجاری وا هەبووە بیستومانەتەوە کە دەرمان هەیە 100,000 جیاوازی بووە لە بینی دوو دەرمانخانەدا یان لە بینی دوو شاردا یان لە بینی دوو کۆمپانیادا بەڵێ ئەوە بە هیچ شێوەیەک جائز نییە غەدر لە نەخۆش بکرێ و زوڵم لە نەخۆش بکرێ و نابێ نەخۆش ئیجبار بکرێ بەڵکو دەبێ پزیشکی بەڕێز بەو پەڕی متمانە و دڵسۆزیەوە خزمەتی نەخۆشەکەی کات و ئیجبار و ئیحراجی نەکە بۆ هیچ بابەتێک لە نەخۆشخانەیشان بەشێکی زۆر لە نەخۆشەکان بۆ ئەوەی کە دەرمانیان دەست بکەوێ ناچارن سەردانی نۆرینگەکانی نزیک لە نەخۆشخانەکە بکەن پرسیارە جدیەکە ئەوەیە باشە بۆچی جیاوازی نێوان 600 مەترێک ئەوەندە مەوداکەی زۆرە لە نەخۆشخانەی شاد بەشێک لە دەرمانەکان بوونی نییە بەڵام لە نۆرینگەیەکی نزیکی هەمان نەخۆشخانە هەموو دەوا و هەموو دەرمانەکان بەردەستە تا بە یەگەیشتنەوە بەرنامەیەکی دیکە بەو خودایەتان دەستپێرم کە سپاردەزای ناکەن